سڵاو من ناوم قوتابی شەماڵ شێرزادە لە قوتابخانەی عیشقی سۆرانی نێودەوڵەتی من ئیمڕۆ هەڵساوم بە ئامادەکردنی پرۆژێکتێک کە پێک دێت لە AC 220 ڤۆڵت ئەویش AC 220 ڤۆڵت چییە؟ AC 220 ڤۆڵت کە دەتوانی لە ڕێگەی کارەباوە بۆ ناو ماڵەکەی خۆتان دابنێن لە سێ ستێپ پێک دێت ستێپی یەکەم لایتینگ کۆنتڕۆڵ پێدەگوترێت دنیا وا پێشکەوتووە کە دەتوانین لە ڕێگەی ئەم کۆنتڕۆڵەوە چوار گڵۆپ هەڵکەی دەتوانی گڵۆپەکان دانە بە دانە پێ بکەی دەتوانێشی هەمووی پێکەوە پێ بکەی دامانە تۆ گڵۆپەکەت هەمووی پێکەوە پێکردو دەتەوێت یەک دانیان بگژێنیتەوە چی دەکەی ئەتوانی گڵۆپەکە بگژێنیتەوە دانە بە دانە ئەتوانی دوو قورت پێکەوە بگژێنیتەوە دووەم ستێپی ڤۆڵتیژ کۆنتڕۆڵی پێدەگوترێت ڤۆڵتیژ کۆنتڕۆڵ ئەو شتەیە کە دەتوانین لە ڕێگای ڤۆڵتیەوە دەتوانین کارەبا کەم و زیادکەی دامانە کارەباکەت ڕیسیە کە دەتەوێت کارەبا لە حەدی خۆی زیاتر نەبێت یاخود کەمتر بێ چی دەکەی ڤۆڵتیژ کۆنتڕۆڵ هەیە لە ڕێگەی ئەم ڤۆلیۆمەوە دەتوانی کارەباکەت هەم زۆر بکەی هەم دەتوانی کەمیشی بکەی لە حەدی خۆی ناتوان زیاتر بێ ستێپی سێم پێی دەگوترێت standard panels is called that پێی دەگوترێت standard parallels کە دەتوانانی هەموو جارێ ئەگەر سارد و گەرم لێک بدەیت لە هەموو شوێنێک کا سارد و گەرمت لێک بدا شۆر دروستکە بەس وام لێ کردووە کە سارد و گەرم لێک بدەیت دوو گڵۆپ هەڵکە زۆر سوپاس بۆ گوێگرتنتان